بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاڵان ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە لە یەکێکی تر لەم بەرنامانەوە دێنە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان، گوشار لەسەر زیندانیان بەگشتی و زیندانیانی سیاسی بە تایبەتی و ئەو کەسانەی کە بە ئامادەکردنی راپۆرتهایەک لە نێو زیندانە و دواتر فاشکردنی ئەمانە لە ڕێگەی دوای هاتنە دەرەوەی خۆیان و چ لە ڕێگای ناردنیان لە ڕێگای کەسانێکەوە کە سەردانیانەکەن و ڕێگەهایەکی ترکە خۆیان بە گونجاوەزانن کەوتونەتە بەرەو فشارێکی بەرچاوی کاربەدەستانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە نێو سیاچاڵەکانی ئەم ڕژیمەدا. و لە ماوەی ڕابردووە شاهدی ئەوە بووین کە چەندین زیندانی سیاسی لە ژێر ئەشکەنجەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامی لە نێو سیاچاڵەکانی ڕژیمدا گیانیان لەدەستاوە. دوایین کەس کە شایەتی ئەشکەنجەدانی نەویدی ئەفکاری یەکێک لە گیراوەکانی ئەترازاتی ساڵانی دوایی لە ئێرانە بووە، ئەبینین کە بە شێوەیەکی بێڕەحمانە لە ژێر شکنجەدا گیانی لەدەستدات و تەنانەت کاتێکە بە بنەماڵەکەی تەحویڵیە دەنەوە لە شرایەتێکە ڕایانگرتووە کە نەبۆیان ئەناسرێتەوە و نە تەنانەت پزیشکی قانونی شەتوانێت لەسەری هیچ نەزەرێک بدات. لە لایەکی ترەوە ئەم گوشارانە بووەتە هۆی ئەوەی کە فەزایەکی ناخۆش لە نێو زیندانیانە جێبکەوێت کە گومان و نیگەرانی ئەوە بێت کە داهاتویان چی بەسەر دێتەوە ئەم ڕژیمە بە شێوێک لەگەڵیانە جوڵێتەوە. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم تەوەرە دیارە لە بەرنامەهای تریشە بە تایبەتی تریش و بە شێوەهای تریش لە گۆشەوکنارە و قسە و باستان لەسەر ئەم بابەتە بیستوەتەوە. بەڵام بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێی ئەحمەدی ساڵحی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لەم بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاواندا لەگەڵمان بێت و وەڵام بە چەند پرسیارێک بداتەوە کە بەشێ لەو پرسیارانە پرسیاری ئێوەی بینەری ئەم بەرنامەیە. هاوڕێی ئەحمەد، سەرەتا زۆر بەخێراتن تەکەم بۆ ئەم بەرنامەوە. خۆشحاڵم دوای ماوەیەکە دیسان میوانداری تۆکەم لە بەرنامەیەکی ئاوا تایبەتدا. هیوادارم کە بەرنامەیەکی باشمان بێت. ئەگەر سەرەتا بۆ خۆت قسەیەک دەست فەرم و ئەگینا من پرسیارەکانم دەست پێ بکەم. زۆر سپاس هاوڕێ ئەسعەد، وێڕای دەستخۆشی لە ئێوە و لە هاوڕانی هاوکارت. ڕێز و سڵاویشم هەیە بۆ بینەرانی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان. فەرموو، منیش لە خدمەتم. پرسیاری یەکەم ئەوەیە بەگشتی ئەو وەزعی کە باسم کرد لە نێو زیندانەکانی کۆماری ئیسلامی لە کاتی ئێستادا، ئەمە باس لە چییە کات هاوڕێ ئەحمەد؟ ئەم گوشارانە چیمان پێڵێت؟ ئەگەی ئیجازە بدەی پێشەوەی بچمە سەر ئەسڵی وەڵامی پرسیارەکەت، چاوێکی خێرا بەسەر زیندانە گەورەکەدا بجێڕین، یعنی سەرئەنگوشتی ئیشارە بە چەند شت دەکەین. زیندانە گەورەکە منزورم ئەو زیندانەیە کە جمهوری ئیسلامی دروستی کردووە لە درێژایی تەمەنی بەسەر خەڵکی ئێراندا. ئەوە بە جێڕانەوەی قسەی ڕەفیقێکم کە کاتی خۆی من لە زیندان بووم هاتە سەردان، هاتە ملاقاتم، کوتی پێی کوتم کە پێتوانێت بێ هەر تۆ لە زیندانی، ئێمەش هەموو لە زیندانی. زیندانەکەی تۆ احتمالاً چووکەلەترە و ملاقاتی تەلەفۆنی تێ، ملاقاتی حزوریمانێ، نافەرقێکی زۆر جیاوازی نییە. واقعەت ئەوەیە، عنی لە ڕۆژی هاتنە سەرکاری ئەو ڕژیمە هەتا ئێستاژەکە چاولەکەی ئەوە شرایەتێکە کە بەسەر ئەو خەڵکە بە ناحەق داسەپاوە. ئەو خەڵکە بە هەموو جۆرێک هەرچی چاویان لێ دەکەی لە هەموو لەحازێکەوە لە زیندانێکی گەورەدان. کارگاکان و کرێکاران چاو لێ دەکەی، ئاگاد لێیە کە مەوجی هەر ڕادیۆیەک بکەیەوە، هەر تەلەڤیزیۆنێک بکەیەوە، جمەی دێ لە احتراز و ناڕەزایەتی بە بێمافیەک و ناحەقیە کە دەرهەقیان دەکرێت. وەزعی ژنان چاو لێ دەکەی، هەر کارە سادبارە، عنی تازەترین خەبەریش گوێی لێ بووە کە لە ژێر سایە ئەو ڕژیمەدا لەسەر خۆشەویستیشدا ئەنکوش. ژنێک کە بی هەوێ بچێتە خەیابان دەبێت لە پێشدا بچێتە بەر ئاوێنە بزانێ نەکات تاڵێک بووی دیار بێ،
تر زیندان لەوە فراتر و گەورەتر و ناخۆشتر دەبێت چی بێت تازە بەو حاڵەشەوە لات و چقۆکێش و ئەرازل و باشیشی تازە لەو ئاخراندا پێزیاد بووە کە دیارەوانە هەمیشە هەبووە بەڵام ئێستا سازماندرا و بەرنامە بۆ داڕێژراوە یعنی ئەویش بە مەدرک ئیسپات دەبێت هەرەوەی کە وەختی خەڵک دێن احتراز دەکەن دادستان پیان دەڵێ ئێمە هەر احتراز و ناڕەزایەتیەکی دەستە جەمعی بەرخورد پێ دەکەین وەختی خەڵک داوا دەکەن تاوانبار بەرخوردی پێ بکرێت بەڵام ئەوان بەرخورد دەکەن بە تەجەموح کە ئەوان ئەوە گەورەترین نیگەرانیان بووە هەمیشە و ئێستاش هەیە ئەوان لە هێزی خەڵکو و لە خڕبوونەوە و کۆبوونەوەی خەڵک دەترسێن تازە لەوە خراتر ئەسن ئەگە کەلیمەی مات بەسەر زاری دابێ دەترسێن ئەنی دەگەر قسێکت هەبێت دەیە بڵێ من خۆم ئەوەشم بە تەجربە لە زیندان وەسەر هاتووە کە وەختێک احتراس دەکەی بە شتێک ناوێ بڵێ ما ئەوان لە ما نێوچیان دەکەوێت دەسڵەمێنەوە کەلیمەی ما بۆیان خەتەرناکە کۆڵبەران چاورێ دەکەی بەو هەموو مشقەتەی کە دانەوێت پارۆنانێک بۆ خۆیان بۆ ماڵ و منداڵیان بێنە سەر سفرەکە ئەویش 1001 کێشیان بۆ دروستکردون کە خراپترینی کوشتنیانە کە ڕۆژ نییە ئەو خەبەرەش نەبیستی تازە لەوەش خراپتر کە ئەوان باوجودی ئەوەی بیشیان کوژن هەردەچن بەڵام هەموو ڕێگاکانیان وا لێکرەوە کە خەڵک تازە نەتوانێت لە زۆر شوێن ئەوە هەر نەماوە بەشی زۆری ئەو کۆڵبەرانە ئێستا دەڕێگای ڕۆیشتن بۆ ئوروپادان لە ئاو و بەحر و دەریادان لە جەنگەڵ و شوێنان سەر لە شێوا و ماونەوە تازە لەوێش هەموو ئەو خەتەرانەی مان و نەمانیان لەسەر ڕێگایە بوونە پەناهندەیەک کە معلوم نییە چارەنووسیان لە داهاتوودا چی لێ دێ تازە ئەکسەریان متەهیلن ماڵ و منداڵیان بەجێهێشتووە کە معلوم نییە کەی بە ماڵ و منداڵیان دەگەنەوە من هەواڵێک کە لە دەی خۆمانت بۆ باسکەم یعنی ئەوەندە خەڵک لەوێ ئەو دەیان چۆڵ کردووە مەلاکەی مەجبور بۆ ئەو دێ بەجێ بێڵێ بچێتە دیەکی دیکە منزورە لەوە ڕابزانە مەلاکانیشیان ئەمنیەت و ژیانیان تامین نییە دیارە منزورم هەموو مەلاکانی ئەو دەوڵەتە ئاوبەرقی خەڵکی پێتە ئەمین نابێ ئەنی خەڵک لەسەر ئاوبەرق لە خەیابانن لەسەر ئاوبەرق شەو ڕۆژ مەجبورن خەیابان چۆڵ نەکەن و لەسەر ئەوە دەیانگرن و ئەشکەنجە و ئازاریان دەدەن و دایان کوژن معلم ناتوانانی دەرسەکەی بڵێتەوە لەبەرەوەی کە لە خەمی پەیداکردنی نانیدایە کە ئەوەندەی نییە پێی بەڕێ بچی دانیش ئاموزەکەی ئەگەر پێگەیشت و سپینێت لیسانسی وەرگرت یا هەر مەدرکێکی وەرگرت دەبێت بچێ ڕوو لە کۆڵبەری و کاری مشقەتی لەو بابەتە ئەگەر بێڵن بکات ئەوە زیندانە گەورەکە کە مێژووی زیندان ئەگەر چاو لێکەین دووشتمان پێ دەڵێ یەکیان کوشت و بڕ و زەخت و زۆری جمهوری ئیسلامی جەلادانی جمهوری ئیسلامی یەکیشان مقاومەت و خۆڕاگری خەڵکی شۆڕشگێر و مبارز و هەڵسوڕاوانی سیاسی و ئەو کەسانی کە بە ناحەقیەکانی ئەو ڕژیمی احترازیان کردو ئەوەی کە تازەیە دیارە باسەکەمان زۆر درێژ دەبێتەوە لەسەر هەر یەک لەوانە ڕۆمان دەنووسرێ بەڕاستی ساعات هادێ بەرنامە تەنزیم بکرێ منتها من ئەوە لە بەرچاو دەگرم تازەترین هەواڵ و دیاردەکانی کە ئێستا پێمان دەڵێن ئەوەی کە گۆڕاوە تێیدا ئەوەیە کە ئەگەر جاران ڕادەوەستان کەسەکە محاکمەکەن جا ئەعدامیکەن ئێستا نایگەن ئەو جگایە هەر لە ژێر شکنجەدا دەیکوژن احتمالاً ئەوە چەند مسەجی تێدا بێ دیارەیەکیان خۆڕاگری ئەو جوان و مبارزانەیە ئەو هەڵسوڕاوانەیە یەکیشیان ئەوەیە کە دەڵێ یعنی دەیهەوێ بڵێ کە من بزانن دیار خۆ تاسش هەر کوشتونی بەڵام لەوە بەدواوە خراپتر دەکوش
ئەوەشمان پێ دەڵە کە دیارە ئەشکەنجەکانیشیان بەهێزتر و زیاتر کردووە بەڵام لە هەمووی زیاتر ینی هەر چەندی نمونەی لێبێنیەوە یەک شت وازع پێمان دەڵێ ئەوەیش ئەوەی کە ئەم دەوڵەتە زیاتر لە جاران قۆڵی هەڵماڵیوە بۆی کە داپەلۆسین زیاتر بکە کوشتوبڕ زیاتر کە هەڕەشۆ تۆقاندن زیاتر کە لە هەموو مەیدانەکان داگە چاولێکی ئەوە دەبینین لە خەیابان لە زیندان لە شار و دێ ئەو شارانەی کە ئێستا لەسەر سنوورەکان دەیبینین ئەتۆ باسی ئەو نمونانەت کرد لە تەوزیحەکەی پێشووتدا شاهین ناسری ئەمیر حوسێن حاتەمی هادی ئەتازادە ئەوانە ئاخرین ئەو نمونانن کە تازەگی لە ژێر شکنجەدا کوشتیانن بەڵام لە حینی حاڵدار وەکو باسیشم کرد احتساب و ناڕەزایەتی لە زیندانیشدا درێژەی هەیە وانییە مثلەن چاوەڕوان وەستابن و هیچ کارێک نەکەن هەر تازەگی خەبەری ئەوەشت حتمما بیستوکە لە زیندانی دەریا زیندانی ڕەزایە لەسەر پێڕانەگەیشتن بە وەزعی دەرمان و نەخۆشەکانی زیندانیان مانیان لە غەزا گرتووە کە ئەوە یەکێک لەو شتە باشانەیە کە دەبێ داوامی هەبێ. هەڕ ئەحمەد لەبەر چاوگرتن ئەوەی کە ئێوە بۆ خۆتان ساڵانێکی زۆر زیندانی سیاسی بوون و ئاشناییتان بە جۆ و فەزای ناو زیندان هەیە ئەمە لێت پرسم بۆچی گوشارێکی زیاد لە حەد لەسەر زیندانیانی سیاسی هەیە لە کاتی ئێستادا و تا ئێستا وەک خۆتان ئاماژەتان بە چەند ناوی کردوە چەند کەسێکی تریژوە پێم وایە لە بەسلاح ئامارێکە کە گیراوە ژمارە زیاتر لە 80 کەس ناوە برێت بۆی کە لە ژێر شکنجەدا گیانیان لەدەستداوێ بەبێ دادگایی و بەبێ حکوم خواردن پرسیارەکەم ئەوەیە بۆچی کاتێکە بەحسی زیندان ئەکرێت بەحسی فشاری ناو زیندان ئەکرێت بلا فاصلە فشارەکان بۆ سەر زیندانیانی سیاسی زیاد دەکات ئیجازەم دەی ئەوە شەر بە نەقلی پیاوێکی دەی خۆمانێت بۆ دەجێڕمەوە کە زۆر مربوطە بە ینی وەک یەک دەچن ئەو پیاوەی دی ئێمە کوڕێکی هەبوو زۆر شەڕانی بوو بەڵام لە حینی حاڵیشدا زۆر بێغیرەت بوو لە دەرەوە لێدانی دەخوارد بەڵام کە دەچۆ ماڵێ بەسەر خوشک و برا و حتا دایکوابیشیدا زۆری دەکرد و ئەوانی لە مەزی قاویش بوو بابی پێی دەگوت ئەو کوڕی ئێمە ڕێوی دەرە و شێری ماڵێ ئەو ڕژیمە نەکبەتەی ئێمە ئەو ڕژیمە جنایەتکارەی ئێمەش دقیقەن مشابهی ئەو کوڕم دێتە پێش چاوان هەرچەند ئەو زۆر شەریفە منتها ئەو بەشەی فەقەت دەتوانم بڵێم قسەی کە بابی دەیکوت زانی ئەو دەوڵەتە لەگەڵ هەرچی قەیرانە بەرەو ڕووە یعنی شتێک نییە بڵێ لەم لە حازەوە وەزعی باش لەباری اقتصادیەوە چاوی لێ دەکەی لەباری کۆمەڵایەتیەوە چاوی لێ دەکەی لەباری زیست محیدیەوە چاوی لێ دەکەی لەباری نەخۆشی عمومی و چوزانم سەلامەتی عمومی و کۆرۆنا چاوی لێ دەکەی یعنی هەرچی شتە ئەو دەوڵەتە لەگەڵی گریبانگیرە لە هەمووشیدا وەشکست و شکست خواردووە شکستەکانی لە ئاستی دنیادا لە ئاستی نێونەتەوەییدا لە ئاستی منتەقەییدا یعنی هەموو ئەوانە ئەو دەوڵەتەی هێناوەتە سەر ئەو وەزعە بەڵام لە عینی حاڵدا دەیەوێت جاوە ئەوەیە کە لە دەرەوە ڕێویە بەڵام نسبەت بە خەڵکەکەی خۆی ئەو جاوەک خۆی شێر نیشان دەدا کە بڵێ دەتوانم بگرم دەتوانم بکوژم دەتوانم لەوتان خەراتر لێ بکەم بۆیە هینتان لە دەستدا بێ ئەوە وەزعێکە ینی زۆرتر دەتوانم بڵێم هەموو ئەوانە فیگۆڕێکە کە دەیگرێت واقعەت ئەوەی هی بەهێزی نییە دەوڵەتێک بەهێزە کە خەڵکەکەی خۆی پێت تێر و پڕ کرابێ خەڵکەی خۆی ڕازی کردبێ توانی بێتی لانیکەم ئاو کە سەرەتاییترین مافێکە ینی سەرەتاییترین شتە بۆ ژیان ئەوەی پێدابین کرابێ
دەوڵەتێک کە هیچ ئەوانەی نەتوانی بکە ینی چۆن دەتوانێت دەوڵەتێکی بەهێز بێت ڕاستە تانک و تۆپی دەبینین لە مەرز و ئەو لاولا هەڕەشەی پێ دەکات دەزانین لە جنایەتدا دەستی کێتا بڵێ باڵای هێوە حریفی نییە ئەڵبەتە لە جنایەتی ژێربەژێردا لە جنایەتی ڕوودەڕوو زۆر لەو بەهێزترە هەموو ئەو وەزعە وا خۆ پیشان دەدا ئەوەش بڵێم کە لە هەموو ئەو شکست و قەیران و جێروکێشی کە بەسەری داهاتووە ڕێگا چارەی هەیە دەتوانێت خۆی لە دەربازکە بەڵام ئەوەی کە خۆی پێ دەرباز ناکرێ وە یەکێک لە ترسە سەرچێکەکانیەتی لە ترسان چاوی ناچێتە خەو هێزی خەڵک و جەماوەری ناڕازی خەڵکە کە دەیەوێ وا خۆ پیشاندا کە دەتوانێت ڕوبەڕووی ئەوە بێتەوە و لە مقابل ئەوەدا ئەو کارە دەکا لەو حاڵەتە چێ لە زیندانی وانێکتر هەیە تەنیاتر و چوزانم بێدەسەڵاتتر و بە تەنیا خراوەتر و دەی دەستی بە تەواوی بەسەری ڕادەگا زۆری بەسەری ڕادەگا جیا لەوەی کە زۆر لەو دەکا و ئەو وەزع بەسەر ئەواندا دێنێ لە حینی حاڵیشدا ئەو مسێزەش دەنێرێ کە هەڵسوڕاوانی سیاسی فعالینی سیاسی خەڵکی مبارز و شۆڕژگێر ئەو خەتەرەتان لەسەر ڕێگا بڵێ ئەحمەد ڕژێمی کە لەم ئاستەدا باستان لە تووشی قەیرانێکی قۆڵی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی و نێونەتەوەی هاتووە چۆنە کە دەوێت وها ئەم جنایەتانە بەڕێوە ببات مەبەستمەوەیە ناوەرۆکی قسەکانی ئێوە ئایا ئەوە گەێنێکە تەنیا شتێ بەدەست ئەمانەوە ماوە بەڕاستی تەنیا ئەمرازی سەرکوتە من جاری کێشوام کتۆ ئێستا ژوا دەڵێمەوە پێم وایە تەنیا ڕێگایمانەوەی خۆی هەر لەوەدا دەبینێ یعنی حیلاجێکی دیکە بۆ خۆی نابینێ ڕێگا چارەیەکی دیکەی نەماوە مەلا چاولی دەکەی احتباری نەماوە هەرچی درۆ و وەحدە و وەحید و فروفیشاڵە هەمووی فاش بووە و خەڵک بەقەت سرە دەرزیەک احتباری پێ ناکە دەتوانم بڵێم خودی ڕئیسی هاتنە سەرکاری ئەو بوونی ئەو بە ڕئیس جمهور یەکێک لە گەورەترین جنایەتکارەکانی سەردەمی جمهوری ئیسلامی بەرهەمی ئەو بارودۆخەیە یا مەعموری ئەو بەسەرەنجام گەیاندنی ئەو کارەیە ئەویش هەر ئەو مسێجەیە کە هەر ئەوە لەوەکە بە خەڵک بڵێکە لەوە بە دواوە بەرنامەمان چییە وەختێک ناتوانێت بە قەول و وەختی ناتوانێت هیچ دەردێک دەرمانکە وەختی ناتوانێت هیچ وعدەیەک بەسەرەنجام بگەێنێ وەختێک ئەوە باسمان کرد کە لەگەڵ هەموو بوحرانێک ئێخەی پێگرتووە و هەموو ئەو وەزعیەتە بارودۆخە ناهەموارەی بەرەوڕی بۆتەوە ناشێوێ واز بێنێ ناشێوێ تەسلیم بێ دەی ئاخرین هەوڵەکانی خۆی دەداکەویش کوشت و کوشتاری زۆرتر سەرکوتی زۆرتر و ترساندن و تۆقاندنی زۆرتر بەڵام ئەوەشمان لێ مەحلومەکە بە قەولی کورد دەڵێ یا قەدیمیان دەڵێن هەموو شتێک لە باریکی دەپسێ زۆر لە ئەستوری بالاخرە ئەوەش وانییە کە ئەوەش دادی بدایە ئەوەش بە فریایی بگا درەنگی ئازوو ئەو زۆرەشی لە دەست دێتە دەروە و ڕژیمە بەو حاڵەیەوە بەو کارنامەیەوە هیچ عیلاجێکی نییە غەیرە زۆری کە دێ بچێتە زبڵدانی تاریخ ئەحمەد ڕژیم لە ئاسی نێونەتەوەییدا لە وەزعێکی خراپ و دەتوانم بڵێم لە خراپترین وەزعی حیاتی خۆیدایە کە بە دوای هاتنە سەرکاری ئیبراهیم ڕئیسیشدا خراپتریش بووە بەڵام هێشتا وڵاتانی کە بانگەشەی مافی مرۆڤ و حقوق بەشەر و ئەمانەکەن لە بەرامبەر ئەم جنایەتانەدا بێدەنگن یان دەنگی وایان نەبووە ئەم بێدەنگیە بۆچی ئەمانە سەر ڕایەوەیکە لەلایەکەوە مەسەڵەن لە وڵاتی سوێد حەمیدی نووری دادگایی ئەکرێت بەڵام لەلایەکی ترەوە
یەکێتی ئەوروپا نوێنەر ئەنێرێ بۆ پیرۆزبایی وتن بە جنایەتکارێک وەکو ڕئیسی کە بەبێ هیچ چەشنە هەڵبژاردنێک یان تەنها بەڕێخستن نمایشێکی گاڵتە جارانە و بە تەئیدی لایەنە مورد یان لایەنهایی کە مورد سەلاحیەت ڕژیمن ئەڕواتەوە بێ بە سەرکۆماری ئێران. ئەمانە چییە؟ بۆچی پێت وایە ئەم بێدەنگیە بۆ چییە؟ یانێ پێشتا پێت وایە ئەوان گومانیان هەیە لەوەی کە کۆماری ئیسلامی ببێ بە ڕژێمێکی مەتبوع بۆ ئەوان؟ وەخەیەوەیە دەبێت بزانین ئەو دەوڵەتانە چین، ئەو دەوڵەتانە چێن، ئەو دەوڵەتانە چیان دەوێت. ئەو دەوڵەتانەش هەموو نوێنەری سەرمایەدارانن، هەموو دەوڵەتانی سەرمایەداری و بگرە دیکتاتۆرن. ئەوان دەتوانین بە سەراحەت بڵین کە ناتوانن بڵێن لە ئەنگری مافی مرۆڤین. تەناوەکو تۆ باست گرخۆ هەموو ئەو شتانە دەبینن، ڕئیسی لە من و تۆ باشتر دەناسن، بەڵام باوەشیشی بۆ دەکەنەوە، پیرۆزباییشی لێ دەکەن و حتا چۆن بڵێم حازرن بە خاتریەوەی کە ڕزایەتی جمهوری ئیسلامی جەلب بکەن، بچن بە حەبا و سەری پێچراویشەوە بەسەریشەوە لەگەڵی دانیشن. لە سوڕەتێکدا ئەوە لە وڵاتی خۆیان سوزانم وا بکەن گاڵتان پێ دەکەن، بەڵام حازرن ئەو ئیمتیازەش بدەن. ئەو دەوڵەتانە بەرژەوەندی خۆیانیان لەبەر چاوە، ئەوان بازاڕیان دەوێت، ئەوان بازاڕێکیان دەوێت کە ئەو کەلوپەلانی کە دروستی دەکەن بتوان پێی بفرۆشن. ئەوان جمهوری ئیسلامیان بۆ ئەوە دەوێت کە وەکو بیهەوێت لە ڕێگای ئەوەوە لەو وڵاتە گەورە پڕجەمعیەتەوە گیرفانی خۆیانی پێپڕکەن. لەنان ناکرێت وڵاتێک لە ئەنگری مافی مرۆڤ بێ ئەو ئیدعا بکا بۆ خۆی، بەڵام بتوانێت لەگەڵ جمهوری ئیسلامی ڕاوابەتێکی ئاوایی هەبێ، یا ئەو هەموو جنایەتە ببینێ بەڵام دەنگ نەکە. تا تازە خۆت دەزانی ئەوە ئەوڵین جاریش نییە، خۆ جنایەتی زۆر گەورەتریشیان کردووە، بە کۆمەڵکوژیان کردووە، زیندانی سیاسیان بەدەستە جەمعی ئەدام کردووە، هەر لە هەر جیا لە ئێران لە عێراق و لە شوێنانی دیکە کارەساتی زۆر گەورە قەوماوە، بەڵام ئەو دەوڵەتانە یا دەستیان تێدا بووە بەعزەن، یان بەهێز و کەرەسەی دروستکراوی ئەوان کراوە، یان کەمترین شت ئەوەیە کە دەخالەتیان نەکردو، ئینگلیشیان نەکردو، بەو هەموو جنایەتانەی کە کراوە ئەمێشێکیان ویان نەبووە. بۆیە ڕاستەکەی ئەوەیە نابێ، پێم وایە ناکرێ ئینتزارمان لەو دەوڵەتانە بێ بۆی کە وە دەنگ بێن و دەنگی ئەوان بتوانێت جمهوری ئیسلامی وەسڵەمێنێ یان ستۆپ پێ بکە. بڵێ هەر ئەحمەد، مانەوەی ئەم ڕژیمە یان بە قەوڵی ئامریکایەکان تەغییری ڕەفتاری ئەم ڕژیمە چ قازانجێکی بۆم جلهێزانە هەیە، یان ئەیانەوێ بەم تەغییر ڕەفتارە بە چی بگەن؟ تەغییری ڕەفتار خۆی واقعەوەیە لە جوابی پرسیارەکەی پێشودا گوتمان، ئەوان پێویستیان بەو ڕژیمە هەیە، پێویستیان بەو ڕژیمانە هەیە. واژ نییە بەڕاستی دوشمنایەتیەکی ئەو تویانە بێ کە خۆیان باسی دەکەن، ئەوە دوشمنی ئاشکرا و بەڵام دۆستی ژێربەژێرن. ینی کەم شت هەبووە لە منتەقە ڕووی دابێ لە لوبنان، لە عێراق، لە ئەفغانستان، لە سووریا، لە هەموو ئەوانە، بەڵام جمهوری ئیسلامی ئەسبابی ئاسانکاری نەبوو بێ بۆ ئەمریکا یا بۆ جەلهێزەکان. لەبەرەوە ئەوە وانە ئەوان دوشمنایەتیەکی وایان هەبێ، پیان وابێ هیچ ڕێگایەک نییە یا بەرنامەیان هەبێ بۆی کە ئەو ڕژیمە نەبێ یا هەر شتێکی دیکە. ئەوان ئەو ڕژیمە تەرجیح دەدەن بەسەرەوەی ئەوەیدا کە دوجار لە دوای ڕوخانی ئەو ڕژیمە ئەو وڵاتە گەورە چی بەسەر دێەوە چۆن دەبێ،
نیگەرانی ئەوەن جەریانێکی سۆسیالیست و کۆمونیست بێتە سەرکار ئەو وەختی بۆ ئەوان بە هیچ جوبران ناوێتەوە. لەبەرەوە ئەم ڕژیمە کۆمەک دەکا بە بەرژەوەندی ئەوان، کۆمەک دەکا بە نیازەکانی ئەوان ئەوە تەرجیح دەدەن و ئەویان پێ باشترە. خب دیارە پێشیان خۆشە سەرکێشیەکانی کەم کەنەوە، پێشیان خۆشە دەستەمۆتر و سوزانم ڕامتر بێ بە قسان بکە. پێ وایە بەم ئاواتیان یعنی گۆڕینی ڕەفتاری ئەم ڕژیمە یان جمهوری ئیسلامیکی سەرۆگوێ لا کشکا و جمهوری ئیسلامی کە بە خەڵ فارسی پەڕووباڵ یان چنی بێت و ئەوانە پێت وایە بەوە دەگەن؟ زانی بە ئاشکران نا، بەڵام بە حەمەلەن گەیشتون دەتوانم بڵم، یعنی ئەوەی کە ئەوان جمهوری ئیسلامی دەرک دەکەن مانەوەی ئەو دەوڵەتە خب بەشێکی هەرە زۆر بەشێکی بەرچاو لە خەڵی ئەو دەوڵەتان ناوێ و بەدژی ئەو دەوڵەتە لە مەیدانن. ئەو بەشێکە خاهانی مانەوەی ئەو دەوڵەتەیە ئەو بەشەیە کە تێرکراوە و تیارکراوە بۆ سەرکوتی بەشەکەی دیکە، ئەو بەشە تێر و تەسەلەی بەوە بارهێناوە جمهوری ئیسلامی کە ساڵەهایە حسابی خۆی دوشمنی ئەمپەریالیست و دوشمنی شەیتانی گەورەیە و بەوە ئەو وەزعەتەی بۆ خۆی دروست کردووە. ناکرێلەوە پاشگەز بێتەوە، ینی پاشەکشە لەوە بە معنای نەمانی یەکجاریەتی و هەم خۆی ئەوە دەزانێت هیچ تەرەفەکانیشی لەوە تێگەیاندووە و پێیان دەڵێ کە کاکی جان چی دەڵێن وا دەکەم، بەڵام بزانن ئەوە دەردی منە ڕزایەت بدەن. هەر ئەوەیە کە مەسەلەن بە ئاشکرا دوشمنی دەکەن، بەڵام ژێر بە ژێر دۆستایەتی و ئاسانکاری بۆ یەکتر. ئەحمەد تۆزێ لە وەزعی ڕژیم بینە ئەملاو باسێک لەسەر بارودۆخی وەزع و بارودۆخی بەرەی خەڵک و خەباتی شۆڕشگێرانە بکەین. ئەم بارودۆخە چۆنە بینن؟ پێت وایە لە باربردنی ئەم خەباتە جەماوەری و کرێکاریانەی کە لە ماوەی ڕابردووە ئەتانم بڵێم گیان لە چەند ساڵی ڕابردووە توانم بڵێم کەم وێنە بووە، ئەگەر بگەڕینە و چاوێک لە مێژوو بکەینەوەی کە خوێندومانە بیستومانە بینیومانە کاتێک کە ڕژیمی پاشایەتی لە ئێران ئەڕوخێت زۆر لە ئاستێکی کەمتر لە ئێستا، یان توانم بڵێم لە چاوێستا ئەسڵ بەرچاو نەبووە لە ئەعترازات، لە مانگرتنە کرێکاریەکان، لە شەڕی دەستە و یەخە لەگەڵ کارفەرما کە نوێنەرایەتی ڕاستەوخۆی باڵەکانی ناو ڕژیم کە هەمویان هەدەفیان پاراستنی ئەم ڕژیمەیە دەکەن و لە هەموو بارەکان ئەتوانم بڵێم لە خەباتی ژنانە و لە خەباتی بۆ نێشتنی کاری مناڵانە و بە گشتی خەباتێکی عمومی کە بێ دەڵێن خەباتی ڕزگاری خوازانەی خەڵکی ئێران، پێت وایە ئەمە لە چه ئاستێکدایە و چۆن بەرەو پێشەوە ڕوات؟ لە من سەرەتای قسەکانم بۆ دەست پێ کرد کە بڵێم ئەو خەباتە لە مەیدانە، ئەو خەباتە بەردەوامە. واقع دەوەیە 42 ساڵە نەک نەیتوانیوە پێش پێ بگرێ، بەڵکو هەر هاتووە و بەهێزتر و بە تەجربەتر بووە، خاراوتر بووە، ڕەهبەرانی عەمەلی خۆی بەعزەن پەیدا کردووە، دیارە پڕژ و بڵاوە، دیارە کاڵ و کوچرە، قەولی کابرا دەڵێ هێشتا ڕزایەت بەخش نییە. ئەو ڕژیمە بەو هەموو خراپیانەی کە هەیەتی واقع دەوەی سەزاواری ئەوە نییە لەسەر ئەو خەڵکە مبارز و پێگەیشتووەدا حکوومەت بکە، بەڵام دلیلەکەی فقط ئەوەیە کە هێشتا نەیتوانیوە یا نەمانتوانیوە ئەو هێزە ڕێک خەین و ئەو هێزە یەکگرتووکەین و کاری ئەو ڕژیمەی پێکسەرەکەین. بەڵام دەبینین بلاخرە لە بارزەی هەموو ڕۆژەی کرێکاراندا، ژناندا، هەموو قشرەکانی ئەو کۆمەلگایە کەس ڕازی نییە لە وەزعی ئەو ڕژیمە، بەڵام بەداخەوە پڕژوبڵاوی چه هێزە سیاسیەکان، چه جەماوەری خەڵک و
هێزە چالاکەکانی لە ناوەش هەموو ئەوانە ئەو کاڵ و کسری و پرژوبڵاویە پێوە دیارە و دەتوانین بڵین ئەوە گەورەترین زەحفی ئەو بەشە لە خەبات و لە مبارزەی ئێمەیە کە بێگومان ئەوەش دەبێ بەرەبەرە چۆن گوتم لە 42 ساڵی ڕابردوودا هەر هاتووە و پوختەتر و خاراوتر و بەتەجربەتر بووە لەوە ماندوو نەبین و بتوانین ئەو ئەرکە بەرەو پێشەوە ببێت. بەڵێ ئەرکی کۆمەڵانی خەڵک و هەڵسوڕاوان لە دەرەوەی زیندان دیارە کۆمەڵێکی بەرچاو زیندانی سیاسی هەر کامە بە جیا لەوەی کە دارای چێ بیر و باوەڕ و تەفەکوریکن بەڵام کە ئێمە باسی زیندانی سیاسیە گەنیانە کەسێکە لەسەر دەربڕینی بیر و باوەڕێکی مشخص ئەم ڕژیمە ڕەوانەی زیندانی کردووە لەژێر شکنجایە خۆی بنەماڵەیە مناڵەکانی کەسوکاری بەگشتیانێ هەموو ژیانی و کەسانە تەشعا قەرارات پێت وایە ئەرکی کۆمەڵانی خەڵک و هەڵسوڕاوان لە دەرەوە لە بەرامبەر ئەم زیندانی سیاسیانەوە لە بەرامبەر بنەماڵەکانیانە کە بە تایبەتی ئەوان لە ژێر گوشارێکی زۆردان چییە؟ دەبێت چ بکەن؟ بێگومان هەمومان ئەرکمان دەکەوێتە سەرشان چ لە خودی زیندانی سیاسی را بگرە چ لە خەڵکی ناوەوەی وڵات و چ ئێمەمانان لە دەرەوەی وڵات یعنی هەمووی ئەرکی خۆی هەیە و ئەو ئەرکانە دەبێ وەسەر یەک کەونەوە بۆی بتوانرێ بە ئارەزوو بە مەبەست بکەیت ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ سەر زیندانیان من با تۆجو بۆی کە خۆم لە زیندان بووم وەزی ئەوێ هی ئەو ساڵانی کە ئەو کار من بووم دەزانم بێگومانیش تەحقیقم کردەوە تا ئێستێشەر لەسەر یەک مۆت ڕۆیشتووە ئەویش ئەوەیە کە زیندانیان دەبێت لەوێش یەکگرتوو بن بەبێ جیاوازی مەسەلەکە ئەوەیە خۆ هەموو ئەوانەی کە دەیانگرن کۆمەڵە نین خەڵکی تریشن دموکراتین حتا جریاناتی دیکەی سیاسی سەڵتەنەت تەڵەبە مەجاهیدە یان هەر کەس کۆمەلگایەدا هەیە و بەلاخرە کە گیرا چۆ زیندان دەبێت لەوێ چاو لەوە نەکەی کە ئەمە سەر بە کام ڕەوتی سیاسی مادامێک کە دوشمنێکی مشتەرەک هەیە و هەمومان لە بەردەستی ئەو ڕژیمە داوەزاڵە هاتوین و گرتومانی دەبێت لەو کاتەدا لەسەر مافەکانی یەکتر و لەسەر یەکتر بە جواب بین و ئەوە دەتوانێت خۆی لەوێ کار ئاسانی بێ بۆ خۆدی زیندانیەکان و هێزێک بێ کە نسبەت بە دوشمن نیشان دەدرێ من ئەوم بینیوە نازانم کاتەکە چەندە ئیجازە دەڵام پێم خۆشە باسیکەم و ناتوانم باسی زیندان بکەم و بەڵام باسی دوو ئینسانی مبارز دوو ئینسانی فداکار دوو ئینسانی شۆڕژگێر ئیسەردەمی من کە لە زیندان بۆ منەکەم دیارە خەڵکی یەکجار زۆرن بەڵام ئەو دوو کەسە سەلیمی سابرنیا و سەلیم سوپای قادری دوو کەسن کە من لە زیندان زۆریان لێ فێر بووم و فداکاریەکانیانم بینیوە وەختێک دەڵم بێ جیاوازی جارێک مەسئولینی زیندان لە ناو خودی زینداندا لە کاتی سوبگادا پیاوێکیان حەزیەت کرد کە ئەو کەسە ئێستین ئەوکەی منە بیر نییە بەڵام جورمەکەی دموکرات بوو یعنی سەر بە حزبی دموکرات بوو کاک سەلیم و سەید مستەفا احترازێکیان وەڕێخست مانگرتنێکیان وەڕێخست لەسەرەوەی کە بە چه حەقێک کەسێک تەمەنێکیشی لێ ڕابردووە دەبێ عەزیەت بکرێت لەبەرەوە ئێمە حاضر نین تا ئەو کاتەی لەوە دڵنیا نەبین ئەسڵەن مەسئولی بەند تا مەسئولی بەندمان هەبێ ئێمە حاضر نین لە هیچ مەراسمێکی سوبگایی ئەوە بەشداری بکەین ئەسڵەن ناینە حەوشەی حەساری بەندەکەش ئەمە سەرکەوتوو بوو بۆچی چونکی ئەوڵەن ئەو کەسەی کە احترازەکەی وەڕێخست کۆمەڵە بوو دموکرات نەبوو وەو کەسەی کە زوڵمەکەی لێکرا بوو دموکرات بوو کۆمەڵە نەبوو بەڵام لەلایەن هەموو زیندانەکانەوە پێشوازی لێکرا جوابی وەرگرتەوە بۆ ماوەیەک یەکجار زۆر ئێمە هەر مەسئولی بەندمان نەبوو
دەتوانم بڵێم ئەوە یەکەمین تەجروبەی من بوو کە هێزی خۆمانمان بە جەمعی لە مەقابل دوژمندا دیەوە. وئیترن دەتوانم بڵێم تا کاتێکیش لە زیندان بووم فشاری لەو نەوحەم بەسەر خۆمانەوە نەدیەوە. بێ ئەوە هەمیشە ئەو یەکگرتوویە ئەو پێکەوە بوونە دەتوانێت مثبت بێ، دەتوانێت بەردەوام بێت. ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ سەر خەڵک لە ناوەوە ئەوەیە کە ئەو زیندانیانە و خانەوادەکان بە تەنیا نەهێڵدرێنەوە. جمهوری ئیسلامی پێی وانە بێ ئەو کەسانەی کە دەیانگرێت بێکەسن و کەس لە سەریانەوە جواب نایە. کارێکی ئاسان و شودەنیە، یعنی پێکەوە بوون، لەگەڵ یەک بوون، بە خەمیەک بۆ بوون، سەردانی یەکترکردن، ملاقاتی کردنی بەخەم کەسوکاریەوە بوون، ئەوەی کە کەسوکاری منداڵی بێنان و ئاو نەبن، هەموو ئەوانە دەور دەگێڕێ، دەور دەبینێەوە، هەم لەسەرەوەی کە دەوڵەت نەتوانێت بەڕاحەت زەخت و زۆر بکە، هەمووی کە زیندانیەکە مقاومتر بێ. ئێمەمانانیش لە دەرەوەی وڵات دەتوانین دەنجی بین، دەنجی بگەێنین بە هەموو جێگایەک. دیارە خۆ تەوەقعێکی زۆر لە دەوڵەتانی ئێرە ئەو وڵاتانە ناکرێت، لە پێشدا باسمان کرد چەندە سەرمافی مرۆڤ بەجوابن، بەڵام دەتوانین فشاریان بخەینە سەرێ و ئیفشایان کەین و زەخت بکەین کە ئەو دەوڵەتەی کە ئێوە یا بە خەڵکەکەی تێبگەێنین کە ئەو دەوڵەتەی ئێوە کە لەگەڵ جمهوری ئیسلامی ئامادەی هاوکاری و ڕاوەبتی دۆستانەیە، ئەو دەوڵەتە چ دەوڵەتێکە چ کارایەک دەکات، عینی حاڵدا بتوانین کێشەی مادیان بۆ بەرطرف بکەین. ئەگەر زیندانیەک وەزعی ماڵی و گوزەرانی باش نییە، بتوانین ئاسانکاری بکەین، لانیکەم ئەو خەمەی بۆ بەرطرف بکەین. دیارە ئەوە کوتم لە پێشداش هەموو بە پێکەوە بوون، بە ارتباتی تەنگاتەنگ لەگەڵ یەکتری، هەم ئێمە لەگەڵ هەڵسوڕاوانی ناوەوە، هەم هەڵسوڕاوانی ناوەوە لەگەڵ زیندانیان لە ناو زیندان، هەموو ئەوە دەتوانێت ئاسانکاریە بکە و دەستی دوشمن کۆتا بکاتەوە بەسەر زیندانیانی سیاسی و هەموو خەڵکی ئێراندا. هەر ئەحمەد، لە کۆتاییە من سپاس دەکەم، پرسیارێکم نەماوە، دیارە پرسیارە و قسە و باس و بەحث لەسەر ئەم مەسەلەیە نە بە ئەم بەرنامەیە ئەبڕێتەوە تەواو بێ و نە بە پرسیارەکانی تەواو بێ. شرایەتی ناو زیندانە و کتێبانە و ڕۆمانانەی لە سەر زیندانەکان نووسراونە و قسە تازانەی کە ئەمڕۆ فعالینی جنبشە متفاوتەکان ناو جامعە بەهاتنە دەرەوەیان لە زیندان باسی یەکەنەوەمانە قەت کۆتایی پێ نایە. بەڵام لە قسەکاندا ئاماژت بە یەک کرد کە پێم خۆشە هەم وەکو خۆم قسەی لێ بکەم بە کورتی و وەکو نەزەری تویشی لەسەر بزانم کە ئەمە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە زەنگ خەتەرێ بێت بۆ کەسانێک کە کۆماری ئیسلامی بەدانی ئاوانسگەلێک پیان لە دەرەوەی زیندان سوسپادەیان لێکات لە ناو زیندانە، وەکو ئەرازل و ئەو باشێک کە خەریک وێرانکردنی ماڵی هەژارانن بە بڵاوکردنەوەی مەوادی مخەدر، بە تهدید و زۆرگیری و چەقۆکەشی و نازانم ئەم شتانەوە لە زیندانیش کۆماری ئیسلامی ئیسپادەیان لێکات بۆ هەڕەشەکردن لەسەر هەڵسوڕاوانی فعال لە جنبشە جۆر بە جۆرەکانە. پێم خۆش بوو کە ئەوە بڵێم کە ئەمانە بیزانن، یعنی عمری ئەم ڕژیمە ئەوەیە کە بەندە بەو فشار و سەرکوت و هەڕەشە و تۆقاندنگەلە و کە بەشێکی لە ناو زیندان لە ڕێگای ئەم کەسانەوە کات بۆ وەرگرتن امتیازاتێکی زۆر زۆر پەست و حەقیرانە دانی ئەم امتیازاتە بەوانە. خۆش بوو بڵێم کە ئەوە ئاگادار بن، ینی هەموو کۆمەڵانی خەڵک، هەموو جەریاناتی سیاسی ئەمانە ئەناسن، ئەزانن کێن وە لە داهاتووە بێگومان جوابی خۆیان وەرەگرنەوە. من خۆش بوو لەو زەمینەیشا ئەگەر بۆ تەکرێ بە کورتی قسێکمان بۆ بکەیت و ئیتر من پرسیارێک منەماوە. سپاس. دیارە پرسیارت زۆرە و کاتت کەمە. دەزانی واقعیت ئەوەیە تۆ بەوازعی تەوزیحتدا
چارەنووسی خۆت بەستنەوە بە چارەنووسی ئەو ڕژیمە کارێکی گەلێک خەتایە بۆی هەر کەسێک ئەوە بکە هەڵەیەکی مێژووی گەورەی کردووە. من یەک نمونەی چکۆلەت بۆ باسکەم دەزانی ئێستا حتمەن ئاگاداربی ناڵم هەموو دار و دەستەی جمهوری ئیسلامی هەموو هێزەکانی بەڵام ئەو بەشێک کە دەگەڕێتەوە بۆ سەربازی ئارتەش واقعاً خۆیان خەرجی خۆیان دەکێشن یعنی نان و ئاوی حادیان لێدەریخ کردوون ناتوانن بیدەن ئێستا نازانم نیانە بیدەن یا نایدەن بە هەر دەلیل منتها ئەوە واقعەتێکی عینیە. ئەگەر لە بیرت بێ کاتی خۆشی سەدام حوسێن ئەو کاتە ڕووخا دەوڵەتی عێراق کە نەیتوانی هێزەکانی تێرکە بۆیە ئەو دەوڵەتەن بە هەموو ئەو وەزعیەتانەی کە هەیەی ناتوانێت عومرێکی توولانی بێ بۆیە بە هەرچی زووتر ینی چارەنووسی خۆت لە چارەنووسی ئەو دەوڵەتە جیاکردنەوە هێشتا درەنگە چونکی هەر وەکو ئیشارەت پێکرد ناتواندرێت دوجار بێدەنگ بی نیسبەت بە ئەو هەموو جرم و جنایەتی کە ئەو ڕژیمە کردوێتی و کەسانێکی هاوکاری کردوون. ئێمەش بمانەوێ یا ئێمەش نەمانەوێ سەزا بدرێن مخالفی ئەعدامین مخالفی زۆر تۆڵستاندەوە زۆر شتین منتها خەڵک ئەوان لێ قبول ناکەن تا ئێمە دەگەین کاریان یەکسەرە کراوەتەوە لەبەرەوە دەبێ ئەوە بزانن یعنی ئەوە یەک واقعیەتە. بەڵام جا لە جواب ئەو جوابێت ئەوەی کە کوتت من قسێکی زیاترم هەبێ من فقط تاکید دەکەمەوە لەسەر یەکگرتووی یعنی فقط بەیەکەوە سەر دەکەوێت تەنیا ڕێگامان تەنیا ڕێگای سەرکەوتن بە یەکگرتوویدا بۆ بە پێکەوە بووندا دەگوزارێ ینی ڕێگایەکی دیکە نییە. ئێستێکەوا دەڵێم حتمما ئەو کەسانی جویان لە دەنگما هەڵسوڕاوانی سیاسی خۆشمان دەبێ حتمما ئەوم پێ دەڵێن کەوایە کە ئەوە دەزانن ئەی بۆیەوە هەمیشە پێکەوەنی ئەی ئەو هەموو دابرانە هەر بەدە ساڵزارێک چیە لێک زیاد دەبنەوە. من ئەو پرسیارە ئەو انتقادە قبول دەکەم پێم وایە ئەو یەک واقعیەتی حاشا هەڵنەگرە بە یەکەوە بوونی ئێمە زۆر جیاواز بوو وەزعی جمهوری ئیسلامی ئێستا ئەگەر هەموو ئەو ئینشعابانەی لە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێراندا ڕوویان داوە نەبووبان و هەموو ئەو هێزە بەسەرێکەوە بووبای بە هەموو قەیناکە جیاوازی فکریشمان هەیە ئەو ڕژیمە نەیەتوانی ئێستێ بەو شێوەیە زەخت و زۆر بەسەر هەڵسوڕاوانی سیاسی و فعالین سیاسیدا. بەڵام ئەوە واقعیەتێکە هەیە منتها ئەوەش دەڵێم کە ئێمە من تۆ و ئەو جریانەی کە من و تۆ تێیدا فعالیت دەکەین کەمی کار نەکردو بۆ یەکگرتوویە کەمی مایەدانە ناوە لەگەڵ هێزە کوردیەکان باوجودی هەموو جیاوازێکمان بەڵام هاوکاری بە عەمەلیمان کردووە هیچ نەبێ لەباری ئەمنیەتی و ئەوە دەریغمان نەکردووە. لە رابطە لەگەڵ هێزە چەپەکان و سۆسیالیستەکان هەمیشە ئەوە هەوڵی تەشکیلاتی ئێمە بووە بۆی کە بتوانێت ئەو هێزانە لێک نزیکتر کاتەوە چەترێکی چەپ دروست بێت. بە ڕەفیقەکانی خۆشمان دەڵێم بە هاوحیزبیەکانیشم دەڵێم باوجودی بەرنامەکە ئەوە نییە بەڵام قسە لە یەکگرتوویە دەڵێم لەوە گەڕین کە کاممان کۆمونیسترین کاممان سۆسیالیسترین ئێستا کاتی ئەوە نییە تا ئەوەی کە ئەم دوشمنە جنایەتکار و سەرکوتگەرە لە مەیدانە ئەم وردە کێشانەمان دانین بۆ دوای ئەوە. خراپترین نەوعی سۆسیالیزمیش باشترە لە هەموو ئەو دیکتاتۆریەت و سەرکوت و حتا ئەو بەرنامانەی کە هێز و لایانی دیکە هەیەنەوەکو ئێستا خۆت مختاریە فدرالیزمە هەرچی دیکە بۆیە هەردوو لاقمان نەکەینەکە و شتێک بڵین هەر ئێمە بەرحەقین و حتمما ئەرچی ئێمە دەڵین دەبێ ئەوە بێ سپینێک ئەو کۆمەلگایش ئازاد بوو ئێران ئازاد بوو کوردستان ئازاد بوو ناکرێت بە خەڵک بڵێ دەبێ هەر بەرنامەی منتان قبول بێ ئەوە خەڵکن بڕیار دەدەن چ ڕەویشێک بۆ ژیان هەڵدەبژێرن بلاخرە ئێمە بەرنامەی خۆمان ئیرا دەکەین تەوزیح دەدەین پێشکەش دەکەین دفاعی لێ دەکەین بەڵام ئەگە خەڵک قبولیان نەکرد خۆ ناکرێت بەستۆر بەسەریان دابسەپێن کەوا بێ بە تاکید لەسەرەوە یەکگرتوویە
هیوادارم بتوانین هەموو هێزی چەپ و سۆسیالیست لە دەوری یەک کۆکەینەوە بۆی کە بتوانین ئەو زون بشە لە ناوەوە بەهێزکەین و ئەو فشارانە لەسەر زیندانیانی شکەم بکەینەوە. بەڵێ منیش هیوادارم بە لە بەرچاوگرتن ئەو بەرنامە و ئەساسنامە و ئەو واقعە ئەو شتانەی کە بە درێژایی مێژووی ئەم تەشکیلاتە لە کۆنگرەکانی لە کۆبوونەوە گشتیەکانی مورد پەسەند ئەکسەریەتی ئەو تەشکیلاتە بووە بە درێژایی مێژووی خۆی داگرتن لەسەر ئەوانە درێژە بە ڕێبازێکی مشەخص بدەین کە لابردنی وها ڕژێمێکی جنایەتکار و دروستکردنی کۆمەلگایەکی ئازاد و بەرابەرە بۆ ئینسانەکان. سپاس بۆ ئێوە هاوڕێ ئەحمەدی ساڵحی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لەم بەرنامەیەدا لەگەڵم بەشدار بوویت و هەروەها سپاسی ئێوە بینەرانی خۆشەویست دەکەم کە بینەری بەرنامەیەم جارەی کۆمەڵە و هەڵسوڕاوان بوون کە تایبەت بوو بە گوشارەکان لەسەر زیندانیانی سیاسی و بەگشتی لە باسکردن لە هەلومەرجێکی نیگەران کننده و هەلومەرجێکی خراپ کە ئێستا لە زیندانەکان و سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا لە بەرانبەر کەسانێکا کە بە بێچەوانەی ئەم ڕژیمە بیرەکەنەوە ئەنجامەدرێت. سپاسانەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون و وێڕای ماڵاوایی لێتان سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕاکێشم. هەر شاد و سەرکەوتوو بن. سپاس.